دابەشکردنی موچەیەک لە 6 مانگدا بە جۆرێک کاریگەری خستۆتە سەردۆخی بازار لە شاری هەولێر. دوکاندار و کەسبکاران کرێی دوکانەکانیان بۆ دەرناچێت. دوکاندارانی بازاری قەیسەری هەولێر دەڵێن جمجۆڵی بازار بە موچەوە بەستراوە و نەبوونی موچە بازاری ئەوانی پەک خستووە. دۆخی بازار زۆر خراپێست، خاستە ئەو فترەی ئەو دوو مانگە زۆر خراپە. یەک بێ بەعاشێکە 100% ئەو تەسیرەیە، دوو نەهاتنی بڵین ئەو عارەبانە عارەب نێتە بازاڕیمە بازار نابی. ئیش و کاری خەڵکی زیاتر ئێستا چەند ساڵە نەک ئێستا لەگەر عارەبانە بە هەموو مەتعەم و بگرێت سایق تەکسی و فندق و دوکاندار و ئەوان دێن پارەیانێ ئەوان ماشیان دەشکڕن ئەشیایی دەکڕن. بەس هی خۆمان ناوڵە هی خۆمان کابرا ماش وەرنەگری بە چ بێ قەردارە نازانێت هەندێک شتە هەیە زەڕوریەکەی پێ ناکڕێ ئەو شتی کەمالیاتی پێی ناکرێ بێ. دۆخی بازار حام لەسەر معاشیە بەس ئینشاڵڵا خۆشیش دەبێ معاش شەر دەدرێ هەروها نابی ئەوڕۆ بازار سبێن دەکرێتەوە معاش بدرێ دەکرێتەوە بازارەکە دەکرێتەوە بەتەمەنێتەوە هابی خی گەورە خۆم دەرکەشی ناگرێت دەرکەش دەکاتەوە. گفتوگۆم لەگەڵ دوکاندارێک کرد کە ماوەی 20 ساڵە لەو بازارە کار دەکات. ئەو دەڵێت تا ئێستا قەیسەریەکەیان بێ بازاری لەم شێوەیە بەخۆیەوە نەدیوە. بێ موچەی بێ بازاڕیانیەوە لەو خەرکەی برێن خەرگا شایی نایە و ئەگەو جێژنەی نەفرۆش دەکەوتە دوای جێژنەی بوو لە 2004 لێرێنێ ئەو سەر زۆر خراپ بۆ سەر وەکو پارنە و پار باشتر بوو تاوان تاسیر دەکەم چکە بێ معاشی بێ موچەیە. بە شێوەیەکی گشتی بە حکومی ئەوی لەم ساڵدا تەنها یەک موچە دابەش کراوە، یعنی ئەمەوە 3 مانگی سێش تێپەڕی کاریگەریەکی زۆری هەبوو بەراورد بە ساڵیان ڕابردوو. بە شێوەیەکی گشتی بازار چۆلە خەڵک ئەو شتێکە جاران پارەیەکی زیاتری پێدەدا ئێستا لە دوشتی هەرزانتر دەگەڕێت بەڵنیایی و کاریگەریەکی زۆری دروست کردووە. موچە سەرەتاییترین مافی موچەخۆرانە، بەڵام دوای زیاتر لە 15 ڕۆژ بە بارمتەگرتنی دوجار لە 28 ئادار ئەنجومەنی وەزیران بڕیاری دابەشکردنی موچەیدا، بەڵام بەهۆی زۆری دواکەوتنی پێناچێت دابەشکردنی موچە جمجۆڵێکی ئەوتۆ لە بازار دروست بکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.